گەشتەکەی ئەمڕۆماندا لە بەرنامەی گەشت و خوان هاتینە زاخۆی دەلال لە پردی دەلالەوە سڵاو لە تۆ کوردستان. حاڵی جەنابتان باشی زۆر سپاس زۆر سپاس. ئێمە ئێستا یەکێکین لە دێرە کۆنەکانی ئەرمەنیەکان. زۆر خۆشحاڵم بە بوونم ئەمڕۆ لێرە لە ناو ئەم دێرە جوانە. کاک داوت سڵاوێکی گەرمتان لێبێت. سەرچاوم هاتنم خێراتی نەڤروکە بوو کەنیسەت مەریەم عەذرا یا ئەرمەنێ لە ئارتۆدۆکس لە باژێرێ زاخۆ. خێر هاتنە کاتێمە لە کەنیسەی مەریەم العەذراین. ئەمێ باسێکی دروستبوونی مێژووی ئەم کەنیسەیەمان بۆ بکەی و گرنگیەکەی. ئەف کەنیسە نمونەیە و دیار دەکرد کو باژێرێ زاخۆ و باژێرێ پێکڤە ژیانەیە. کو پشتی ئەرمەن لە ساڵ 1915 لە جینۆسایدە ئەرمەنە لە تورکیا ڤەگەڕینە بۆ باژێرێ زاخۆ. ئەف عەردە ژلایە کەسێکی خەڵکی باژێرێ زاخۆ هاتیە تەخسیسکردن بوو ئاواکردنا vê dêrê. û piştî 1923 hatiye avakirin ax û yanî banê ax hatiye avakirin û piştî wê 1967 wek qa'a kenîsê hatiye avakirin. زۆر باشە. من حەزەکەم ئەگەر هەر شوێنێکی تر لە ناو زاخۆیە تایبەت بێت بە مەسیحەکان تایبەت بێت بە ئەرمەنیەکان بۆن و تامی ئەم پێکەوە ژیانی زاخۆی لەبێ حەزەکەم بڕۆین بەسارەکە بە ناو یاسێکی ناو زاخۆ بکەین. سەرچاوم هاتن سەرچاوم هاتن. کاک داودیان با لێو دەست بکەین. حەزەکەم باسی ئەو پێکەوەژیانی ناو زاخۆ لە نێوان موسڵمان و کریستیان و ئەرمەنەکان چۆنە لە چه ئاستێکایە لەو کاتی کە ئەرمەنەکان تووشی ئەو نەهامەتیە ناخۆشە بن تووشی جینۆسای دەبن دەربەدەر ئەبن دێنە ئەم خاکەوە ئەو موسڵمانەی کە هەروە بە خۆڕایی زەوێک تەرخانەکە بۆ دێر و بۆ ئەو ماڵانە ئالێ و بازێکم بۆ بکە. Vêrê jî binavên Ermenê zax û spasiya yanî wî kesî kirîn û spasiya xelkê zaxû jî kirîn ku pêşwaziya me kirîn. Yani wexta bab û babîrê me gotin em wexta hatin em daxilê hudûdê Iraqê bîn. Heta vêrê jî yanî dewlet û Esmaniya her duyan ev Ermenê henê kuştiban. Bes kesek hebî Mihemed Şemdîn axa ew jî himayeta Ermeniya kiriye heta daxilê zaxû biye. Piştî zaxû Ermen hatin mehelacîhiya ev dêranûka em tê de ew erde hatiye terxankirin kesek bi Sirman bî bi Smamê Mihemed Şemdîn axa bî. Wexta ew jî himayeta me kirî ew terxan kiriye. û piştî wê jî Ermen hemîş mehela cîhiya înane mehela kêste. û her bil muqabil jî yanî Ermen wexta hatîne bajêrê zaxû yanî ez bêjim dimahîk pêk hate bîn hatine bajêrê zaxû bes yanî ew kesene pêtir xwe gunjandine gel xelkê vî manteqê. Li hemî yanî yanî hemî minasibata de. Li hemî tişta de yanî hemî tiş متقابل. شتی هاوبەشتان هەیە لە مەراسیمەکانی موسڵمانەکان کە ئێوەش هاوبەش لەگەڵ یان مەراسیمێکتان هەیە تایبەت موسڵمانەکانیش هاوخەم و هاودڵسۆز و لەگەڵتانە ئەو گەلێک مناسبات دەفمە هەنە و گەلێک مناسباتی دیژی هەنە تقدیر و احترامنا بینەمە هەنە. يعني مثلا بو مانگی رمضانی پیروز. يعني مثلا از بو کریستیان حمی و بتایبەتی ئەرمەنم حمی يعني جهت إداري دوام کن يعني دوائر دوام کن يعني گەلێک جۆر از کەسێکم نوکە از شاروانی زاخو دوام کم حتی نوکە کەسێ بسرما مانگی رمضانی پیروز يعني بيجن بس من دوێت ببین تو ئاوت خوی ها دوامێ دا ئەوە جی ڕێزگرتن احترام بالمقابل ئەو جی احترام ئامادەکردن. يعني وقتا مناسبات جشن كريستيانا جشن أرمنا
يعني بيتر بلكو كسايتيت بصرمان وكسايتيت في منطقة بيترش أرمنواناتين عيدت برايت خي أرمن وكريستيانو بيلست كواتا أتوانين بلين زاخۆ هەرە دروستبوونیەوە ئەو جوانی بەخشیوە بەم پێکهاتانە کە سێ ئاینی جیاواز لەم شارایە ئەم خەڵکە تێکەڵ بوون هەر لە دێرزەمانەوە بێکەوە نمونەی پێکەوە ژیان و ئاشتی و ئاسوودەیی بوون لەم شارە زۆر سپاس کاک داودگیان بۆ ئەم دیدەنیە. کە باس لە مێژووی شارێکی دێرین ئەەکەی وەکو شاری زاخۆ هەڵبەتە یەکێک لە شوێنەوارە کۆنەکان ئەم شوێنێکی ئێستا لی وەستاوین ئەویش قشڵەیە قشڵەی زاخۆ. ماوسە سەعید ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم. ماوسە سەعید کە مێژوو نووسێکی دیاری ئەم شارەیە من حەزەکەم لێت بپرسم لەم شوێنە ئەم قشڵەیە کۆنترین شوێنی زاخۆیە یان مێژووی زاخۆ لە چۆ دەست پێ ئەکات؟ پێشێ سوپاسیەوە دەکەم خێرهاتنەوە دەکەم بۆ زاخۆ دیف پێزانینێت منیە تایبەت ئاریشە زاخۆ کەسێ سەر زاخۆ نەنویسیە چ پەرتوک نەبین سەر زاخۆ یەکەمین پەرتوک مینە دەخوارێ زاخۆ الماضی والحاضر ساڵە 2009 بەس پێزانینێت منیە تایبەت ئەوە کەونترین شینەوارە لە زاخۆ دەبێت بگەڕێت بۆ چەرخێ ئەن ئاشووریە ئەن ڕۆمانیا ئەوە نەباژێر بی دوی دەمیدا بنگەهێکی لەشکەری بی جێبێنڤەدانێ بی لێرێ پرەکە بشینوارێت پرەکێ نەمایە ناوبێنە گەڕەکە ڕێتا و گەڕەکە گوندکی ئەو پر تایبەت بۆ vێکەل هەیە و vێج گەزیتوانی وات بێواکردنێ کە بنگەهێکی عسکەری ئەتوانین بڵین ئێرە کۆنترین شوێنی زاخۆ بووە زاخۆ لێرەوە پەریسەنەوە دروست بووە گۆر دیتنامن گور پێزانینات من کەونترین شوێنەوار لە زاخۆ ئەو کەلها زاخۆیە ئەمە لە سەردەمی ئاشوورەکان و ڕۆمانەکان یان کۆنتریشە احتیمالە کۆنتەژی بێت ئەوە بەس هجر و بیرێت منن شینوەرەکی کەونە و ئەو ئەم نوکە لێ ئەبا ئەوەیە کەونترین قوتابخانە بی سەر چرخێ عوسمانی یا زاخۆ حتا ساڵێت پێنجیە داژی ئەوە قوتابخانە بی حەزەکەم باسێکی پردی دەلالیشمان بۆ بکەی لە نێوان ئەم دوو چرخەدا لە نێوان ئەم چرخی ئەم قشڵێکە دروست بووە لە نێوان ئەو چرخەی کە پردی دەلالی لێ دروست بووە باسێکی مێژووی پردی دەلالیشمان بۆ بکەی لەگەڵ تێکڕا زاخۆ. پردی دەلال نیترە پردی دەلال طبعاً ئێمە بە زاخۆ دەڵێن پرامەزن پرا دەلال بوو شتێکی یعنی ڕسمیەتە دەڵێن پرامەزن حتا بەری دو-سێ ساڵە مێژوویە کەسێ نەتزانی سوپاس بۆ پرۆفیسۆر حەسەن دەرواری پشتی تاقیکردنێکی دەرکەت ئەوەیاتیاواکردنێ ناوبەرە 420 حتا 505 زانی یعنی بێژەش بەری 1500 ساڵە ش بەری بسرمانەتیژی بەلاوا بێت ئەوە بەرێت گوتنێ پرا عباسیکە معنۆی ئەو نەعباسیکە چ ئەو ئەساس بوونینە پرا مەزن هاتیە ئاواکردنێ سەر ڕێکێکی بازرگانی استراتیژی بژنێ عەرەبیت بژنێ تاریخ شەرق دیژلە ئەنکو ڕێکۆ ڕۆژ ئاوای دیژلە ئەوە میسۆپۆتامیۆم ئەنەدڵ گەوەندەیەک گەلێک ناو بۆ پرێ هاتینە ساڵە 1985 عەرەب سەر نوویسیە سەر زاخۆنگێت گوتنێ حەسەنیەت الخابور نەلڤێرێبی الحسێنیکی هات بێواکردنێ بەسەوەی باژێریت کرد بژت کە سەر ئۆڤەکی ئەوە بەش ئۆڕومیاتێت بژنێ بەرنیۆسە ئەلمەقدسی و قەنتەرەکێ سەد بژنێ قەنتەرە سەنجە دەولەت دوستکیە هاتیەت بژێت حەفت بندە سەڵاتیە دەولەت دوستکیەوە بین ئێکشۆن بژنێ عەرەبی نوویسە طبعاً جسر الحەسەنیە سیدۆی عەبدوڕەقیب بێت پێ بۆ دیێمە بەسە پرا دەلوانە پرێکی کەونەش بەری 1500 ساڵ هاتی ئاواکردنی و دووپاتت کەم و ڕێکێکی استراتیژیە نەف پرەبتنێمە هەیە یعنی توش زاخۆ دەرکەوی 7 کیلومترە سەرهیزلی گوندەکەم بژنێ دوورنەخوان ڕەبانکە پرەک عینی وساهبی نەگە عینی بەرەوە نە ڕەنگی بەرەوە بەس ئەو کڤۆنە بین گوتنێ پرۆ بێشووکێ
پشتی که 5 کیلومتر سر دیجله برا بافتابی و 7-8 پریدی وصانه حتی چتان آمده. کەواتە ئەوەی من بزانم ئەم کوردستانە پڕە لە شوێنەواری مێژووی زۆ گرنگ. هەر شوێنێکی کوردستان ئەڕۆی چەندین شوێنەواری گرنگ هەیە زۆری نەماوە و نەپارێزراوە لە سەردەمەکانی تردا زۆر بەداخۆ. ئەکرێت ئەم شوێنانە وا لێ بکرێت کە نۆژەم بکرێنە شوێنێکی گەشتیاری بۆ ئەوەی هەم باەخی شوێنەوارەکانی خۆمان بزانین لە مێژوودا مێژۆکەمان چی بووە و هەم بشبێتە شوێنێکی گەشتیاری بۆ گەشتیارانی ناوخۆ بۆ گۆشتیارانی دەریشەوە. مامۆستا سەعید زۆر خۆشحاڵ بووین بەم دیدەنیە زۆر سپاس بۆ ئەم ڕوونکردنەوەی جەنابتان. زەحمەتەوە کێشەوەی هاتینە وێرە زۆخ و ئەفر و ڕوونۆیە پاتنەوە زۆر سپاس بۆ جەنابتان. ئێوارەیەکی زۆر خۆش لە گوێ ئاوی خابوور لەناو ئەم شارە جوانەی زاخۆ لەگەڵ پیرۆزخان بە تەمای خواردنێکی خۆش دروستکەین. پیرۆزخان سڵاوی گەرمە لەوێ خواردنی چیمان بۆ چێک دەکەی؟ کفتە بە چ شێوازێک چی تێ دەکەی؟ کەرەستەکانی چین؟ کەرەستەکان گوشت قیما خۆمالیە و کەرەفس و کوتلکێت کاریەنە و گەل پیڤازە. باش ئەمە پێی دەڵێن چی؟ کاری؟ باش ئەمە گیایەکی بەهارەی زۆر خۆشە هەڵبەتە بڕێشمان لەلایەوەیە هەنێک ڕاشی کە پێڵن تەحین ئاڵەتی ڕاش پۆڵ بیبەر لەگەڵ خوێ ئەمە کەرەستەکانمانە پیازیشمان هەڵبەت لایە زۆر خۆشحاڵە بم تامی ئەم خواردنە بکەم لە بەرۆی من ئەم خواردنەی زاخۆ کە بە تایبەتە بە زاخۆ نەم خواردووە. فەرموو کەرەمکە دەستپێکی ئەمێ بەڵێ پێویست دەکات من یارمەتی بەم؟ طبعا زۆخوژێک ئەڤۆن تشتۆن ئەودۆرە کوتلکێ کاریە کوتلکێ داوینێ و دۆڵما لە ئێمە پێڵێن کادوو وازام هەرەوەیە دۆڵمایە و کوتلکێ کاریەیە کوتلکێ داوینێنە قالیە. باڵێ ئەمەکیش بتوانین بیکەین ئێرەوە. پیرۆزخان بچگە لەم خواردنە زاخۆ چ خواردنێکی تری هەیە کە میوانێکی تایبەت بێ لە دوورەوە بڵێ من بۆی چێک دەکەم ئەم خواردنە زۆر تایبەتە تایبەت بێ بە زاخۆ؟ تایبەت بریانیە گەلە حەژتکەن زۆخۆی تەشریبێ گەلە حەژتکەن تەشریبێژ گەلک حەژتکەن بریانیە ئەماڤەنە قالیسێلێ قالیسێلێش چێتکەن حەژتکەن زۆخۆی گەلک حەرزەکەی خواردکەن قالیسێلێ زۆر خۆشە قالیسێل خۆشە. خەت منداڵەکان هاوکاری دەکەن منداڵی خۆ هاوکاری دەکەن زاروکێ لە کاتی خواردن چێکردن یا هەر خۆت لە ماڵ خەریکیت؟ ئەزوو بۆ بێوانە دەمە شەڕمان نابێت لەسەرێک تەختەشتەکەی؟ پیرۆزخان جنینەکەم باشە پیازەکە؟ ئێستا بەدڵتاوە؟ باشە ئەمە لە ئەخیرات چی لەکەین؟ پیاز و کەرۆزەکە تێکەڵەکەین و گۆشتەکەشەکەین بەسەر؟ ئەولی گوشتی ئەمەکەنێت سێنیکێدات ئۆقلەکێدا سووریەکەیتەوە بە چ شێوازێک هەرقی وەکو قیمە سووریەکەیتەوە؟ قیمە تەمام و دیڤدا پیڤازێ ئەمەکەنێ و بەهاراتە ڕەش و قۆل بیبەر و کەرەفس ئەمەکەنێ حەتا ساڕ بێت و ئەمە دەسەوەژن کوتلکردن. کەواتە ئەمە هەمە هەنگاوانە زۆر گرنگن کە هەموو کەس بتوانێت بۆ شێوازە بیکات. ئێمە ئێستا وردەوردە خەریکە بین تۆی بینێریش هەنگاو بە هەنگاو ئاگاو لێبێت کە ئەم خواردنە چۆن ئەکرێ هەڵبەتە هەنگاوەکانی زۆر.
لا ئێمە بانگی فەرموو ئێوارێکی زۆر خۆشە لەگوێ ئاوی خاپور لەم کەشە فێنکە پیرۆزخان خواردنێکی زۆر خۆشی بۆ ساز کردوین شۆربایەکی نیسکی زۆر بەلەزەت دیارە کفتەکە من ئێشتا یەکەم جارمە کە بیخۆم ئێشە نازام تامی چۆنە فەرموو جارە ڕۆژەکە بشکێنە فەرموو شۆربا بازاری شۆرباکە بخۆین فەرموو ڕەبێ خۆش بێت زۆر خۆشە بێخێش نییە شۆربایەکی زۆر خست زۆر بەتام واو پڵ بیبەری تایە لەگەڵ بیبەری ڕەش زۆر خۆشە و دەستانە و خۆش بێ زۆربەی بانیان هەر شۆربا خۆم نیسێک لە دەرەوە تەبعاً لە ماڵ هەموو بانێک بەردەست نییە من ئەو خواردنەشم تا ئێستا نەخواردووە تۆ تێر بووی؟ ئەستێر بین بێ دوورەوە خۆین من جارێ وڵی تا ئەو تاوە نەکەم ئەو نەزۆ خۆشە ئافیاد بتن ئەتوانی؟ بەس هەریەتە دیۆرە ها هی خۆمە ناسمەوەدانی خۆمە دەستی تۆ خۆش بێ ئەم خواردنە چەندی لێ بخۆی ئازار بەگەدت ناگەێنێ تۆش دەتوانی ئێوارەکانی ڕەمەزانت بەم خواردنە خۆشە سوکەڵەیە بڕازێنیتەوە کە ئازاری گەدت نایە لەگوێ ئاوی خاپور لەم زاخۆی دەلال لەگەڵ پیرۆزخان کە ئەم خواردنە خۆشەی بۆ چێکردین زۆر سپاس دەستی تۆ خۆش بێت بەڕاستی زۆر خۆشەوە ئێوارێکی زۆر خۆش ئەوەی کە گەشتەکەی ئەم ڕۆمی جوانتر و خۆشتر کرد لە فەرموو بە پێکەوە تەواوی بزبوتة من خملا خو قريدا بزبوتة زنقاد لي مليدا بزبوتة من خملا خو قريدا بزبوتة زنقاد لي مليدا ابن داري تماس بشتيته من نبيت كاس دلي من داقش بوحس بزبوتة ئەی یاڕەبی و دەنگە و نەرزێت کاک حاجی زاخۆیی دەنگێکی خۆش دەنگێکی زوڵاڵ لای پردی دەلال لەم شەوە خۆشەدا لەگەڵ کاک حاجی زاخۆیی لەم دانیشتە خۆشەدا بێک دەگەین هونەرمەندێکی قەدرگرانی زاخۆ کاک حاجیجان بەڵێ حەزەکەم لەو سەردەمەوە دەست پێ بکەین سەرهەڵدانی هونەرمەند و هونەر بەگشتی لە زاخۆیە لەکەیەوە دەرکەوتووە لەکەیەوە گەشەی سندووە چۆن گەشتۆ بە جەنابتان تا سەردەمی جەنابتان بەخێر بێت تەلەڤیزیۆنا 24 بخێر بێن سەرچاوا بێن زاخۆ شارێکی دەوڵەمەندە باژێرێکی دەوڵەمەندە هونەرمەندان هونەرمەندێت کەڤن زاخۆ ڕابین هونەرمەند مامۆستا بشار زاخۆیی ئێستا لە دەرەوەی وڵاتە هونەرمەند ڕەحمەتا خودێ لێ بێت خودێ جێرازی بێت تەحسین تەها هەروەسا هونەرمەند ئەردەوان زاخۆیی هونەرمەند ئەیاز یوسف هونەرمەندانی کۆن لە زاخۆ بەڵێ ئەیاز زاخۆیی و هونەرمەندێ دیژین و کە گەنجە دەرکەتین هەمیش شکلێت هونەرمەندە زاخوانە زاخۆ دەوڵەمەندە بە هونەری خۆ کەواتە وەکو لە گۆرانەکەی جەنابتان و ئەو ڕێچکەی کە جەنابتان گۆرانی پێ دەڵێن هەر درێژکراوەی ئەو هونەرمەندە گەورە و قەدرگرانە بە ڕێزانێ هاتوتە گەیشتۆ لای جەنابتان خۆتان دەستکاری کشتان کردووە بەێ ئەو هونەرمەندێت مەزن یەت کوچ کرین
يت خودش وان رازي بد محمد عارف الجزيري وهروسا حسن الجزيري وهروسا تحسين طه ما مستا بشار زاخوي ما مستا سمير زاخوي اردوان زاخوي واياز يوسف امجي هر تكميلاوانانين هر وان هنرمندان هر سروي ريكيتشي ريكا هنرمندت مازن او قدوت منا ام سروي ريكيتشي اي تاثيري كاميان زياتر بسر گۆرانەکانی تۆیە تأثيري حسن جزراوي حسن الجزيري هروسا كأردوان زاخوي خودي جرازي بت یەک پرسیار بە مشکما هات هەندێک جار مەسەرەن هونەرمەندە گەنجەکان گۆرانی هونەرمەندانی کۆن دەڵێنەوە یان بە هەمان شێواز و موزیک و ڕەسەنایەتی یان دەیگۆڕن ئایا ئێمە شتێکی بە مەقبولی ئەزانین بە گونجاوی ئەزانین و جویان لێ ئەگرین بەس ئایا زۆر جار هەندێک هونەرمەندی مەزن گەورە بە تەمەن یەن محاولە ئەکەن بۆی خۆیان لەگەڵ ئەم جیلا بگونجێنن گۆرانی نوێ دەڵێن بەستایڵی ئەم جیلا ئایا تو ئەمانت پێ چۆنە مەسەرەن گۆرانی بێژێکی کەونی مەزن بە ستایڵی تازە بەستایڵ بۆ ئەم جیلە گۆرانی بڵێ ئایا گونجاوە لە ڕووی ستایڵی خۆیەوە تەمەنەوەیان ئەو شتانی کە ئێمە جۆما لێ گرتووە ئێستا بە جۆیەکتر جۆمالی بێ بلى او تشتي كون مثلا ابيت كيفن محمد عارف الجزيري وحسن الجزيري واردوان زاخوي ما هو نرمند انه كجنجت هين او استرنت وانا نيت كنافه يعني نيت كنافه ان ورابانا هنا ريدا ماكي مثال دبيجين النت استرنت محمد عارف بيسترنت كيفن بيشتن دين تدفي ورابانا هنا ريدا ستايلك ني اميرتني محمد عارفي بس بتنبيري قلت يا حسن الجزيري اذا عب تنبيري وكمان قلت يا بس افا ستايلك نيت اتت هنري دا قال كيفهم بلندت اتن هنرمندك بيشكتيا ودنجي خوش بتنو همي هنرمندي ديجي دنجي اون قال خوشا بس مبون منينت كاك الن خصوصا ات هنري دا سترانت كيفن نيت كتابه کاک حاجی جان حەزەکەم بە گۆرانێکی زۆر خۆش گۆرانێکی جەنابتان کۆتایی ئەم دیدارەمان بێت و هەروەها کۆتایی بەرنامەکەشمان بێت ئێمە گەشتێکمان کردو ئەمڕۆ لە حزوری جەنابتان لە دواساتەکانی بەرنامەکە گۆرانێکی جەنابتان حەزەکەین جۆما لێ بێ نوکە هین هاتن زاخ و گەلێک بخێراتن هین هاتن ژی و خودێ کەرەم کرد باران هات لكر باراني لكر كاني وروبار فريافتكر لكر باراني لكر كاني وروبار فريافتكر خملا واري مدي سادس بكير خملا زاخوك دي سادس بكير سينجي دلاليج قلابي تشكير سينجي ياريج قلابي تشكير بري چند سالا روبارو كاني تهني نهشكين جبي خداني چنم استدا بهرا بیانی هواره چنم استدا بهرا بیانی ev çipkin geloş bizi revani ev çipkin geloş bizi revani چندل من خوشتی دنگی بارانی خورینا کوال هیوا گلانی چندل من خوشتی دنگی بارانی خورینا پشمرگال هیوا گلانی برکبید بفری و مشو مورانی هواره برکبید بفری و مشو مورانی مكن ودا بين لكر باراني مكن ودا بين لكر باراني